لە ڕاستیە هونەرمەندان ئەتوانن کاریگەریان هەبێ من خودی خۆم پێشتریش لە چەندین گروپی ئەوە بەشدار بووم لە سەدەمی شەڕی ناوخۆی بینی یەکێتی و پارتیا من کەسێک بڵاوانی کە لە ناو هونەرمەندانە شاندێکی لەو شێوەمان دروست کرد سەردانی هەردوو لایەنەکەمانە کرد و لەم ساڵانی دوایشە لە گرژوو ئاڵۆزیەکانی شاری سلێمانیە کە لە دوای حەوەی شوباتەوە توانین ناوی بێنین ئێمە هونەرمەندان توانیمان گروپێک پێکبێنین بە ناوی پەرژینی ئاشتی کە نێوەنگیری بینی خۆپیشاندەران و هێزەمنەکانمانە کرد و 2017 جارێکتە گروپێکی ئاشتیمان پێکهێنایە لە هونەرمەندان و ڕۆشنبیران بەڕاستی وایە هونەرمەندان توانن ڕۆڵ و کاریگەریان هەبێت ئەتوانن جەماوەر و ئەتوانن پێگەی خۆیان لەناو کۆمەڵگایە بەکاربێنن بۆ چەسپاندنی ئاشتی و تەبایی ئەرشێکی زۆر مێژوویە ئەتوانن گۆرانیەکانیان ئاوازەکانیان ئەوانەی شێوەکارن تابلۆکانیان هەموو دنیا پڕکەن لە ئاشتی و خۆشەویستی تەبایی و داوا بکەن کە ئاشتی بچەسپێ یەکتر قبوڵ کرێ یەک ڕێزی نیشتیمانی و نەتەوەیی بێتە ئارەوە لە ڕاستیە کورد ئەوەی کێبینین هەتا بێت زیاتر زیانی پێ ئەگات ئەگەر یەکڕیز نەبێت تەبانە بێت چکە یەکڕێزی تەبایی زۆر گرنگە ئەگەر یەکڕز تەبانە بین زەفەرمان پێێنن دوژمنەکانمان ئەو کە لە ناناخوازنەوە بە هەموو شێوەیەک ئیشمان لەسەر ئەکەن بۆی کە زیاتر پەرتەوازەمان بکەن زیاتر بمانکەن بە دوژمنی یەکتری لەبەرەوە پێویستە بە خۆمانە بچینەوە ڕۆڵی هونەرمەندان زۆر گرنگە لەم کاتانەیە هونەرەکەی بەکاربێنێ بۆ ئەوە گۆرانیەکانی ئاوازەکانی سرودەکانی پێشنیار هەست پێشنیارێک بۆ ئەوە بە یەکڕێزی ماڵی کورد پێک بێت من بەرنامە زۆر پەسەندە و زۆر دەستخۆشی لێکم